إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خواهی پروردگار برجه بسر همولاک من دام. خواهی پروردگار برحم و بزی خوی بمان گره لبن در راستقین کانی خوی. لبیست حوتی رجب دام سالێک پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچ کات بۆ مەدینە، لە دوای ئەوەی کە لەلایەن بێباوەڕانەوە زۆر ئەزیەت و ئازار درا و تووشی زۆر ناخۆشی و ناڕەحەتی بوو، خوای پەروەردگار دەعوەتێک بۆ پێغەمبەر ڕێک دەخات، بیوانداری دەکات بۆ ئاسمانەکان. لەو سەفەرەیەدا کە ئیسرا و میعراجی پێ دەڵێن، زۆر دەرس و پەند هەن بۆ ئێمەی موسڵمان لە ڕووی ئیمانی و لە ڕووی پەروەردەییەوە. خوای پەروەردگار باسی کردووە لە قورئاندا و پێغەمبەری صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانی خۆیدا باسی کردووە. بۆیە هەندێک لەو دەرس و پەندانە باز دەکەین کە لەو سەفەرەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بۆمان دەردەکەون. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بۆمان باز دەکات لە دوای ئەوەی کە لە مەککە دەخەوێت، لە نێوانی بێداری و خەودا دەبێت، جوبرائیل دێت و بانگی دەکات و لەگەڵ خۆی کە بوڕاقی بۆ دێنێت لە مەککەوە بەرەو بەیت المەقدس دەچن. لەوێەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو ڕکەعات نوێژ دەکا و پێش نوێژی بۆ پێغەمبەران دەکات سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. دواتر لەوێەوە بەرەو ئاسمانەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جوبرائیلدا دەڕۆن. لە ئاسمانی یەکەم لە دوای ئەوەی کە دەرگایان بۆ دەکرێتەوە ئادەم عليه السلام، پێشوازی لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم، هەتا وەکو دەگەنە ئاسمانی حەوتەم، پێغەمبەران پێشوازی لە پێغەمبەری ئێمە دەکەن صلی الله عليه وسلم. لە ئاسمانی حەوتەم ئیبراهیم عليه السلام پێشوازی لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم. دوایش لە دوای ئەوە زیاتر دەڕوات تاوەکو ئەو شوێنەی کە ڕێگای پێدراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا لەوێ پێغەمبەر گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگاردا دەکات و هەر لەوێ نوێژ لەسەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم واجب دەکرێت لەو سەفەرەدا، و چەند گفتوگۆیەک دەکات لەگەڵ خوای پەروەردگاردا و خوای گەورە لەو سەفەرەدا چەند شتێک نیشانی پێغەمبەر دەدات صلی الله عليه وسلم. قورئان بۆمان باز دەکات، دەفەرمێ: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە شەوڕەوی کرد بەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بە بەندەکەی خۆی کە محەممەدە صلی الله عليه وسلم. یەکەم دەرس و پەند کە لێی وەردەگرین ئەوەیە خوای پەروەردگار بە کەلیمەی سوبحانە دەست پێ دەکات. سبحان الذي أسرى بعبده. بۆچی بەو کەلیمەیە دەست پێ دەکات؟ بۆ ئەوەی بزانین ئەو سەفەرە بۆ هۆی دەسەڵاتی بێسنووری خوای پەروەردگارەوە ئەنجام دەراوە. پێویستی بە حەمد و سەنای خوای پەروەردگار هەیە، پێویستی بە ستایشی خوای پەروەردگار هەیە. لە هیچ شتێکدا خوای پەروەردگارت بیر نەچێت. جاری وهەیە ئێمە ڕاهاتوین لەسەر هۆکارەکان، وا دەزانین هەر هۆکارەکانن نەتیجەکان بەرهەم دێنن، بەڵام خوای گەورە لەو سەفەرەدا نیشانمان دەدات، نیشانی هەموو موسڵمانێکی دەدات. دەسەڵاتی خوای پەروەردگار بێسنوورە. ئەگەر خوای گەورە ویستی ئەو هۆکارانە پەک دەخاو بە کون فەیەکونێک، هەرچی کە بیەوێ لەو کەون و کائیناتەدا ئەنجامی دەدات.
تا ئێستا مرۆڤایەتی بەو هەموو پێشکەوتنی علم و تەکنۆلۆژیایە نەگەیشتۆتە ئاستی ئەو سەفەرەی کە پێغەمبەر کردوویەتی صلی الله عليه وسلم. تەنانەت لەی حاڵی بێ ئەو سەفەرە هەر چۆن کراوە بۆ ئاسمانەکانی حەوتەم و سەرووی ئاسمانی حەوتەمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەشێک لە شەودا ئەو سەفەرە ئەنجام دەدات و هەر بەو شەوەش دەگەڕێتەوە ناو جێگای خۆی و شوێنەکەی خۆی. خوای پەروەردگارت بیر نەچێت، دەسەڵاتی خوای گەورەت بیر نەچێت. ئالێرەدا ئێمە پێویستە حەمد و سەنای خوای گەورەمان بیر نەچێت، پێویستە دەسەڵاتی بێسنووری خوامان بیر نەچێت. خوای پەروەردگار بناسە وەکو خۆی، خوای گەورە هەموو شتێکت پێدەناسێنێت. دووەم لەو دەرس و پەندانەی کە ئێمە وەری دەگرین لەو سەفەرەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم، خوای گەورە کە دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده، وەصفی بەندەکەی خۆی دەکا ئەو پێغەمبەرە کە گەورەترین ئینسانە لەسەر ڕووی زەوی لە ئادەمەوە تا خاتەم، حتا وەکو ڕۆژی قیامەت پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترین ئینسانە لەسەر ڕووی زەوی. خوای پەروەردگار بعبده بە بەندە وەصفی ئەو پێغەمبەرە دەکا صلی الله عليه وسلم. گەورەترین وەصف و مەقام بۆ ئینسان مەقامی بەندایەتیە، ئەوەیە کە ئینسان بەندەی خوای پەروەردگار بێت. لە چەند شوێنێکدا خوای پەروەردگار وەصفی ئەو پێغەمبەرە دەکا بە بەندە بعبده، بۆ ئەوەی کە ئێمە بزانین گەورەترین مەقام بۆ ئینسان بریتیە لە بەندایەتی بۆ خوای پەروەردگار، بریتیە لەوە کە ئینسان بەندەی خوای پەروەردگار بێت. تاوەکو ئینسان بەندەی چاکتری خوای گەورە بێ، لە لای خوای پەروەردگار مەقامی گەورەترە و ڕێزی زیاترە و حرمەتی زیاترە. بۆ ئەوەی ئێمە تێبگەین بەندایەتی بۆ خوای گەورە چەند گەورەیە. ئەو پێغەمبەرە خوای گەورە کە ئاوەها ڕێزی لێ دەگرێت، ئاوەها میوانداری دەکات لە ئاسمانەکان بەرزی دەکاتەوە، وەصفی دەکات بەوەی کە بەندەی خوای پەروەردگارە. ئێمەش هەتاوەکو بەندەی چاکتری خوای گەورە بین، لە لای خوای پەروەردگار قەدر و قیمەتمان زیاترە و ڕێز و حرمەتمان زیاترە و مەکانەتمان گەورەترە. بەندەی خوای پەروەردگار چۆنە؟ ئینسان کە بەندەی خوای گەورە بێت چۆن بێت؟ بەندەی خوای پەروەردگار ئەو کەسەیە کە بە پێی شەریعەتی خوای پەروەردگار هەنگاو دەنێت. بەندەی خوای پەروەردگار ئەو کەسەیە کە بە قسەی خوای پەروەردگار دەکات، ئەو کەسەیە کە ملکەتی فەرمانەکانی پەروەردگارە، ئەو کەسەیە کە ڕەنگ و بۆیاغی دینداری و ئیسلامەتی پێوە دیارە، ڕەنگی ئیسلامەتی بە قسەکانیەوە دیارە، بە هەڵوێستەکانیەوە دیارە، بە ئاکار و ڕەفتاریەوە دیارە، بە بیر و بۆچون و عەقیدەیەوە دیارە. بەندەی خوای پەروەردگار ئەو کەسەیە کە بە پێی شەریعەتی خوای پەروەردگار بیر دەکاتەوە، ئەو کەسەیە بە پێی ئیسلام هەنگاو دەنێت، ئەو کەسەیە ئەگەر کەسێکی خۆش بووێ بە پێی شەریعەتی خوای پەروەردگار خۆشی دەوێت، ئەگەر ڕقی لە هەر کەسێک بێتەوە بە پێی شەریعەتی خوای پەروەردگار ڕقی لێ دەبێتەوە لەبەر خوا. ئەو کەسەیە کە تەواو ملکەتی شەریعەتی خودای پەروەردگارە، ئەو کەسە بەندەی ڕاستەقینەی خوای گەورەیە. ئەو کەسەی کە ئاوەها بەندەی خوا بێ، دەی لە لای خوای پەروەردگار مەکانەتی زۆر بەرزە و قەدر و قیمەتی زۆر گەورەیە. خوای گەورە بمانگەڕی لەو کەسانە. سێم لەو دەرس و پەندانەی کە لەو سەفەرەی پێغەمبەر داوەری دەگرین صلی الله عليه وسلم، بریتیە لەوەی کە لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیە. خوای پەروەردگار لە بەندەکانی خۆی بێ ئاگانیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەفەرە لە دوای چەند ناخۆشی و ناڕەحەتیەک خوای گەورە بۆی ڕێک دەخات، لە دوای ئەوەی کە ئەو ساڵە عام الحزنی پێدەگوترا، ساڵی خەم و ناخۆشی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ مسلمانان، کە خەدیجەی خێزانی وفات دەکات، ئەبوو طالیب وفات دەکات، کە دەچێتە تائیف لە جیاتی ئەوەی ئیمانی پێبێنن، بەڵام بەردبارانی دەکەن و ئەزیەت و ئازاری دەدەن. خوای پەروەردگار میوانداری دەکات بۆ ئەوەی پەیامێک بێ بە مرۆڤایەتی، ئەگەر ئێوە ڕێز و حرمەتی ئەو پێغەمبەرن نەگرن، ئەوەتە خوای گەورە بۆ ئاسمانەکان بەرزی دەکاتەوە و میوانداری دەکات. بزانە لە دوای هەموو ناخۆشیەک هەرچەندە ناخۆشی و ناڕەحەتیت هەبێت، هەرچەندە ژیانت لە ناخۆشیدا بێت، هەرچەندە لە گیر و گرفت و ناخۆشی و ناڕەحەتیدا بی، ئومێدت بە خوای پەروەردگار هەبێت، دڵت بە خوای پەروەردگارەوە پەیوەست کە نائومێد مەبە، دڵنیا بە ئینە مەع العسر یوسرا، لە دوای هەموو ناخۆشیەک خۆشی دێت. دڵنیا بە خوای پەروەردگار دەرگایەک بگرێ گوتراوە هەزار دەرگات بۆ دەکاتەوە لە ڕەحم و بەزەی خوای گەورە، هیچ کاتێک نائومێد مەبە، ڕوود لە خوای پەروەردگار بێ، پشتت بەخوا قایم بێ، دڵنیا بە خوای پەروەردگار دەروی خێرت لێ دەکاتەوە. چوارەم لەو دەرس و پەندانەی کە لەو سەفەری پێغەمبەر صلی الله عليه وسلم وەری دەگرین، گەرینگی و گەورەی نوێژمان بۆ دەردەکەوێت،
کە لەو سەفەرەدا نوێژ واجب دەکرێت لەسەر ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەر فەرموویەتی ڕەأس الأمر الئیسلام، ئەگەر ئیسلامەتی بە بینایەک تەشبیهکەین سەری ئەو بینایە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئیسلامەتیە. بەبێ موسڵمانەتی و ئیسلامەتی هیچ شتێکی ئینسان بە کەڵک نایە و قەدر و قیمەتی نییە لە لای خوای پەروەردگار. وعەموودهو الصەلاة، کۆڵەکە و پایەی ئەو بینایەی ئیسلامەتی بریتیە لە نوێژ. بینایەک ئەگەر کۆڵەکە و پایەی لەبەر نەبێت ناوەستێت و دەڕوخێت. وعەموودهو الصەلاة، بزانە ئەی موسڵمان کۆڵەکەی ئیسلامەتی بریتیە لە نوێژ. وذروة سنامه الجهاد في سبيل الله، سڵەپۆپەی هەرە بەرزی دینداری و ئیمان و ئیسلامەتی تێکۆشانە لە پێناوی خوای پەروەردگاردا، تێکۆشانە بۆ بەرزی ئیسلام، تێکۆشانە بۆ ئەوەی کە خەڵک بەرەو ئیسلامەتی بێت، ڕێنمونیکردنی خەڵکە، ئامۆژگاریکردنی خەڵکە، هیدایەتدانی خەڵکە، ڕوونکردنەوەی ڕێگای ڕاستە، بوونە فاعیلی خەیرە، خزمەتکردنی دینی خوای پەروەردگار سڵەپۆپەی هەرە بەرزی دینداری و ئیسلامەتیە. خوای پەروەردگار لە قورئاندا بۆمان باز دەکات بۆ ئەوەی ئێمە ئەهمیەتی نوێژ بزانین. ما سەلەکەکم فی سەقەر، کاتێک لە جەهەنەمیەکان دەپرسرێت خوا پەناماندا دەوە چیتانە لە سەقەر؟ سەقەر کە شوێنێکی زۆر ناخۆشی جەهەنەمە، خوا پەناماندات. پێیان دەگوترێ ئەوە چیتانە؟ ئەوە بۆ لێرن. ما سەلەکەکم فی سەقەر، یەکەمین وەڵامیان قالوا لەم نەکو من المصلین، دەڵێن لەبەر ئەوە لێرەین لەو شوێنە ناخۆشەی جەهەنەمین، چونکە لە دنیایە لە نوێژ خوێنان نەبووین، نوێژمان نەدەکرد. یەکێک لە هۆکارەکانی چوونە جەهەنەم خوا پەناماندا بریتیە لە نەکردنی نوێژ. بۆیە گوتراوە ئەو کەسەی کە نوێژی نەبێ دینی نییە. نوێژ زۆر گرنگە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یەکەمین شت لە ڕۆژی قیامەتە لە عیبادەتەکان کە محاسبەی ئینسانی لەسەر دەکرێت و لە ئینسان دەپرسرێتەوە بریتیە لە نوێژ. ئەو کەسەی کە نوێژەکانی باش بێت فقد ئەفلح وئەنجح، بزانە ئەو کەسە سەرفرازە، ڕزگاری دەبێت، لە دوای ئەوە هەموو شتێکی ئاسان دەبێت. بەڵام هەر کەسێک نوێژەکانی باش نەبن، نوێژی نەکرد بێت، لە کاتی خۆیدا نەیکرد بێت، وەکو خۆی نوێژی نەکرد بێت، بەخوا هەموو شتێکی دیکەی لەسەر قورس و گران دەبێت، ڕزگاری نابێت، خەسارەت من دەبێت، خوا پەناماندات. یەکەمین شت کە لە ئینسان دەپرسرێتەوە بریتیە لە نوێژ. نوێژ کۆڵەکەی دین و ئیسلامەتیە. نوێژ پەیوەندیە لە نێوان ئینسان و خودای پەروەردگاردا. نوێژ ڕێگەری لە ئینسان دەکات بۆ ئەوەی کە ئینسان تووشی خراپە و خراپەکاری نەبێت. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، نوێژێ وەکو خۆی بیکە بەخوا ڕێگەریت لێ دەکات لەوەی کە تووشی حرام نەبێت، تووشی خراپە و خراپەکاری نەبێت، تووشی فاحیشە نەبێت. ئەو نوێژە کە بە تەواتی بیکەی ڕێگەریت لێ دەکات لە خراپە و خراپەکاری. نوێژ نیشانەی ئیمان و ئیسلامەتیە. نوێژ پلە و پای ئینسان لە لای خوای پەروەردگار بەرز دەکاتەوە. نوێژ ئینسان دەکاتە ڕەفیقی پێغەمبەر لە بەهەشتا صلی الله عليه وسلم، مەکانەتە لە لای خوای پەروەردگار بەرز دەکاتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک دەیەوێ بزانێت لە لای خوای پەروەردگار قەدر و قیمەتی چەندە، قورسایی چەندە، دەی تەماشاکە تۆ چیت هەیە بۆ خوای پەروەردگار، تۆ چەندە حورمەت و ڕێزی خوای گەورە دەگریت، چەندە حورمەت و ڕێزی بڕیارەکانی خوای گەورە دەگریت. بزانە خوای گەورە چەند لە دڵتدا گەورەیە. کاتێک کە دەڵێن ئەوە فەرمانی خوای پەروەردگارە، ئەوە فەرمانی پێغەمبەرە، بزانە چەندە لە لات گەورەیە. قەدر و قیمەتی ئینسان بە ئەندازەی ئەوەیە لە لای خوا کە ئێمە خوامان لەلا گەورەیە، شەریعەتی خوای پەروەردگارمان لەلا گەورەیە، پێغەمبەرمان لەلا گەورەیە، فەرمانەکانی خوای پەروەردگار چەندە لە لامان بە قەدر و قیمەت بێت، جێبەجێ بکەین، بلکەچی بین، حرمەت و ڕێزی لە دڵماندا گەورە بێت، ئەوەندە ئینسان مەکانەتی لە لای خوای پەروەردگار بەرزترە. ئینسان بەهۆی نوێژ قەدر و قیمەتی لە لای خوای پەروەردگار زیاد دەبێت و هەروەها گەورە دەبێت. پێنجەم لەو دەرس و پەندانەی کە ئێمە بۆمان دەردەکەوێت ئەوە یەکەم سزا و پاداشتی کردەوەکانە. و مەزانە ئینسان ئەو کارانەی کە دەیکات، ئەو کردەوانەی کە دەیکات، هەر وەکو بەرزەکی بانان بۆی دەردەچێ و لێی ناپرسرێتەوە. لە دنیاە هەرچی دەکەی لەبیر خۆتی دەبەیەوە، پێ دوایە لە قیامەتیش هەروە بۆی دەردەچێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو سەفەرەدا بەهەشت و دۆزەخی نیشاندرا، چەند کار و کردەوەیەکی نیشاندرا لە بەهەشت و دۆزەخا بۆ ئەوەی کە تێبگەین کار و کردەوەکان سزا و پاداشتیان لەسەرە.
لەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای کەسانێکدا ڕۆیشت نینۆکی ئاسنیان هەبوو، دەم و چاوی خۆیان و سینگی خۆیان بە نینۆکی ئاسندا دەهێنا. پێغەمبەر فەرمووی من هؤلاء یا جبریل، ئەوە کێن ئەی جوبرائیل، ئەوانە ئاوەها حاڵیانە لە جەهەنەمە، خوا پەنامان داد. پێغەمبەر جوبرائیل وەڵامی دایەوە فەرمووی ئەوانە ئەو کەسانن کە گۆشتی براکانی خۆیان دەخۆن، غەیبەتی خەڵک دەکەن، ئەوانە ئەو کەسانن کە حەیا و ناموسی خەڵک دەبن، ئەوانە ئەو کەسانن کە باکیان نییە قسە لەسەر خەڵک دەکەن بەبێ ئەوەی کە هیچ بەڵگەیەکیان هەبێت. ويقعون في أعراضهم حياء وآبروي خلق دبن. ئەو کەسانە لە قیامەتە لە دۆزەخە ئەوە حاڵیانە. وامەزانە کاتێک کە حەیای کەسێک دەبەی باسی کەسێک دەکەی زمانت ناگریەوە لە هیچ خراپە و خراپەکاریەک، لە قیامەتیش هەر ئاوا وەک بەرزەکی بانان بۆی دەردەچێت. ئەوە حاڵی ئەو کەسانەیە، ئەو کەسانەی کە ڕیباخۆرن، ئەو کەسانەی کە ماڵی هەتیو دەخۆن، ئەو کەسانەی کە داوێن پیسی دەکەن، ئەو کەسانەی کە خراپە و خراپەکاری بڵاو دەکەنەوە. لەو سەفەرەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەشێک ئالەوانەی بینیم کە سزایەکەیان چۆنە لە ناو دۆزەخدا بۆ ئەوەی ئێمە تێبگەین کە کردەوەکان ئەوەی کە ئینسان لەو دنیادا دەیکات لە قیامەتە یان پاداشتی لەسەر بەدەگرێتەوە چاکەیە یاخود لەسەری سزا دەدرێت، خوا پەنامەندە خراپەیە. شەشەم و کۆتا هەمین کە ئەمڕۆ باسی بکەین لەو سەفەرەدا ئەو دەرس و پەندەی کە بۆمان دەردەکەوێت گرنگی باوەڕبوونە بە غەیب و بە نادیار. کاتێک کە ئینسان گوێی لە سەفەرێکی ئاوەها دەبێت بۆی باز دەکرێت لە قورئاندا، ڕەنگە جاری واهەیە لەگەڵ عەقڵی خۆی تێک نەکاتەوە، ڕەنگە پێی هەزم نەکرێت، ڕەنگە لە عەقڵی ئینساندا نەگونجێ بڵێ بە یەک شەو ئینسانێک چۆتە حەوت ئاسمانەکان و لەوێشەوە بە یەک شەو هاتۆتەوە شوێنەکەی خۆی. بەڵام مادام فەرمانی خوای گەورەیە، مادام فەرمایشتی خوایە و فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئینسان ئالێرەدا گرنگی ئیمانەکەی دەردەکەوێت. ئێمە خوای پەروەردگارمان نەبینیوە، بڕوامان پێی هەیە. الذين يؤمنون بالغيب، صفتێکی زۆر بەهێزی ئینسانی ئیماندار بڕوابوونە بە غەیب. ژیانی بەرزەخمان نەبینیوە، بڕوامان پێی هەیە. بەهەشت و تۆزەخمان نەبینیوە، ئەوانە هەمووی غەیبە، بڕوامان پێی هەیە. هەواڵێک دەبیستین با لەگەڵ عەقڵی ئینسانیشدا نەگونجێت، بڕوای پێ دەکەین، چونکە قال الله و قال الرسول. کاتێک کە چوونە لای ئیمامی ئەبوبەکر گوتیان هاوڵەکەت قسەیەکی ئاوەها دەکا، دەڵێ ئەو شەو چوومەتە ئاسمانەکان، چوومەتە بەیت المەقدیس و لەوێشەوە چوومەتە ئاسمانەکان و لەگەڵ خوای گەورە قسەی کردو و هاتۆتەوە ناو جێگای خۆشی. لەو کاتەدا کەوەکو ئێستا دنیای پێشکەوتنیش نەبووە، گوتیانە بڕوا دەکەی بەو قسانە. گوتیەتی ئەگەر پێغەمبەر گوتبێتی من لەوە زیاتریش بڕوای پێ دەکەم، من بڕوای پێ دەکەم کە خەبەری ئاسمانی بۆ دێ، وەحی بۆ دێ لە ئاسمانەوە. بۆیە ناونرا ئەبوبەکری سەدیق. ئەو ئەبوبەکرە ئیمان و بەرزی ئیمانی لەو ئاسەدا بوو، هەر شتێک کە دەیانوت پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە فەرموویەتی بێ سێ و دوو بڕوای پێی دەکرد. ئالێرەوە ئێمە گرنگی و گەورەی بڕوابوونمان بە غەیب بۆ دەردەکەوێت. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت خوا لە بەندەکانی بێ ئاگا نییە، تۆش لە خوای پەروەردگار بێ ئاگا مەبە. خوای گەورە بناسە و دەستەڵاتی خوا بناسە، خوای پەروەردگار هەموو شتێکت پێدەناسێنێت. دەرسوپەندێکی دیکە ئەوەیە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەیە بۆ ئێمە دەستەڵاتی خوای پەروەردگار بێ سنوورە. هەر کاتێک بیەوێ هۆکارەکان لا دەبات بە کون فەیەکوونێک هەرچی بیەوێ دەیکات. ئەگەر شتێک لەگەڵ عەقڵیشتدا نەگونجا، مادام خوا فەرموویەتی پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم، یەکسەر بڵێ سەمیعنا و ئەطەعنا. ئەوە بەندایەتی تەواوە بۆ خوای پەروەردگار، ئەوە نیشانەی ئیمانە کە ئینسان ئاوەها بەو شێوازەیە بیرکاتەوە. یا ڕەبی خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆت بە ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیساب کەی و لە قیامەتە لەگەڵ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کۆمان کەیەوە. یا ربی خوای پەروەردگار بە ئیمانەوە بمان ژێنی، یا ربی خوایە بە ئیمانەوە بمان برێنی، یا ربی خوای پەروەردگار سەربەرز و عاقبەت خێری و دنیا و قیامەتمان کەی، یا ربی خوای پەروەردگار لە ناخۆشی و ناڕەحەتی بە دوورمان کەی، یا ربی خوای پەروەردگار هەر کەسێک کە نەخۆشە شیفای بۆ بنێری، هەر کەسێک کە لە ناخۆشی و ناڕەحەتیدایە یا ربی خوای پەروەردگار بەهانایەوە بچی، یا ربی خوای پەروەردگار مسلمانان پارێزراو کەی سەرکەوتویان کەی لە تەواوی جیهان، یا ربی خوای پەروەردگار وڵاتی ئێمە و میلەتی کوردی ئێمە پارێزراو کەی،
یا ربی خوای پەروەردگار ناخۆشی و ناڕەحەتی و زوڵم مستەمی لەسەر لابەری خوایە ئێمەش عاقبەت خێرکەی خوایە بە دین و ئیمانەوە بمانژێنی لە ڕۆژی قیامەتە لە دەشتی مەحشەرە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دۆزەخ و دەشتی مەحشەر پارێزراومان کەین هەمومان بەیەکەوە چۆن لە دنیاە کۆبووینەتەوە یا ربی خوای پەروەردگار لە بەهەشتیش ئاوەها لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەیەکەوە کۆمان کەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.